قوبە تاڵەبانی وتی بێ بەغدا ناتوانین موچە بدەین بە داهاتی نەوت و نانەوتی و ئەو داهاتنی ترکە لە بەردەستی دەسەڵاتدارانی کوردستاندا هەیە ناتوانن بۆشی موچە ناکات. من هەر گەرماوگەرم وتم ناوای نییە کە ناتوانن نایەنەوێ بژین خەڵک دابین بکەن وەرە بە ئیحسائیات و ئامارایەک کە بەنیوە ناچوونیش ئەیخەنە بەردەمی کۆمەڵگا وەرە بچۆ سەرێبەر لە فەرمانگەکانی باج بڕۆ سەرێبەر لە فەرمانگەکانی تازەکردنەوەی کارتی نیشتیمانی و پاسپۆرت و ئەمانە بڕۆ بچۆ سەرێبەر لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆکە پێویستە بە تازەکردنەوەی سەنەوی و چێکی ژینگەی ساڵانە و ئەم جۆرە شتانە بکە کە هەر هەمووی ڕسومات لەژێ ناوی ڕسوماتە بە لێشاو پارە لە خەڵک وەریگیرێ ئەتوانن جوابی ئەوە بنەوە بێ زەحمەت ئەم پارانە بۆ کوێچێ ئەتوانن جوابی ئەوە بنەوە بێ زەحمەت مناڵەکانی ئەوان ئێستا مناڵەکانی ئەوان ناخۆشە ژین یعنی بەڕاستی بێپارەن بەڕاستی بێئیمکانن بەڕاستی ئەوە پاریان لە بەردەسانیە کە وەکو خەڵکێکی داماو کە خێزانەکەی لە ناڕەحەتیە ئەپارێتەوە لە خەڵکێک محتاجی ئەوەیە دایبی و شیری دوو مانگی مناڵەکانی دابینکە